هەرچەندە وەزارەتی خوێندنی باڵا بڕیاری داوە کێشەی ئەو دەرچوانە چارەسەر بکات کە کۆنمرەکەیان نەوە و لە بەشی پزیشکی گشتیدا ناویان بێتەوە، بەڵام هێشتا دەرچوانی پۆلی 12 بەردەوامن لە خۆپشاندان و دەڵێن کێشەکە تەنها ئەوانە نییە کە کۆنمرەیان نەوە، بەڵکو زۆرینەی هەرە زۆری قوتابیان لە کۆنمرەی 60ەوە تا 90 ئەم ساڵ نادەرپەروەریان بەرامبەر کراوە. من پێنجەمی هەرێمم بە کۆنمرەی 98.8 ئێستا لە 6 کۆلێژی پزیشکی هیچی وەرنەگیراوم لە کاتێکا ئەگەر بەهۆی بەرزی نمرەوە بایە واتە ئەگەر بەهۆی ئەوە بۆیە نمرەی قوتابیەکان بەرز بۆتەوە ئەوە باید لە هیچ یەکێک لەم کۆلێژانە وەربگیرام، بەڵام ئەم بەهۆی ئەوە نییە بەڵکو بەهۆی کەمکردنەوەی کورسەکانە کە پێشتر بەڵێنان پێدرا کورسەکان زیاد دەکرێن، بەڵام هیچ کام لەو بەڵێنانە ڕاست نەبوون و ئەوان بە تەواوەتی مدمانەی خوێندکاران کە سوکاری خوێندکاریانیان لەدەستدا. ئەمە قزەیەک نییە تەنها ئێمە بێکە ئێمە ڕۆشتین، ئەمە لەسەر خوێندکارانی 10 و 11 و 12 هەتا ئەو خوێندکارانەشی کەوا لە پێش ئەوانۆن. بەڕاستی ئەم کەمکردنەوەی کورسیە خۆی ئاگادارکردنەوەیەکە کە وردە زانکۆکان بەرەو پارە ئەچن، خۆڕایی نامێنێ. کەمکردنەوەی کورسی لە چاو پارەکەیە یعنی زۆر مەترسیدارە لەسەر مناڵی فەقیر. بەڕاستی پێت بڵێم ئیسە من سەیرم لێدە یعنی خوێندکارانی 12 بۆ لەگەڵ ئێمەیانین لێرە، دایک و باوکی خوێندکاران بۆ لێرە نین، یعنی مامۆستاکان 3 دانە ساڵ ئەم تەلەبەیان پەروەردە کردو چۆن قبوڵی ئەمە ئەکەن کەوا خوێندکارەکانیان ئاوایان بەسەر بێ. تکام وایە هەمووتان وەرنە سەرخەت بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن، تکا ئەەکەم لەگەڵ هەموو ئەو تەلەبانی کەوا لە 10 و 11 و 12 بە تایبەتیش 12 چونکە بەڕاستی بە بێگومان بن ئەم وەزعی بەسەر ئێمە هات دڵنیا بن بەسەر ئەوانە دێەوە بە خراپتریش. یعنی ئمە 12 ساڵمان دوو بووین ئیمساڵ خوازیان بەچی دەردەسەریە گەمە و نمرێمان بەدەستێنەوە ناوتۆشمانێنە هەرچی خەونی مناڵی و ئاواتی ئێمە بگشتیان لە گۆڕنە. ئیسا منە بێ ماڵەوە لێ بکەم کە بڕە پارەم بۆ بدەن تا بچم لەو بەشە بخەنم کە ئاواتمە. ئیسا کە باوکم 250 چییە لێ حکومە نیەتی ئەبێ بڕە پارەم بۆ خڕۆگات بۆی من بچم لەو بەشی خۆم بخوێنم. ئاخرەمە چی معقولە من بە 98 بتۆم بڕێ پارە بدەم لە چی وڵاتێک ئەمە هەر بووە. دەرچۆ ناڕازیەکان لە تەواوی شار و شارۆچەکان دوو داواکاریان هەیە، یان خوێندنی ئێواران جارێکی دیکە بکرێتەوە کە چەند ساڵێکە داخراوە ئەوانەی لە پارالێڵ وەرگیراون بخرێنە ئێوارانەوە و بەبێ بەرامبەر بخوێنن، یاخود کورسی زانکۆ پەیمانگە حکومیەکان زیاتر بکرێت. ئەگەریش حکومەت بۆ مەرجانە ڕازی نەبێت پێویستە دووبارە سیستەمی زانکۆڵین کارا بکاتەوە قوتابیان دووبارە فۆرم پڕ بکەنەوە. وەک دەرچوێکی پۆل 12 معدەلم 96.66 بوو لە بەشی پەرساری ڕانیە وەرگیرم. من بە هیوایەوە بووم کە لە دەرمانسازی وەربگیرم. ئەمە چیرۆکی منە و زۆر قوتابیتر هەیە بامان شێوە مافی خوراوە داوا ئەکەم وەکو پارەکە کورسەکان وەکو پارەکەی لێ بکرێتەوە باشکەم قوتابیان مافیان نەخورێ. هەروەها پەیمانگە پزیشکەکانی سروری سلێمانی بەشی ئێوارانیان داخراوە، هیوادارم ئەوانیش بکرێتەوە. ئەگەر تەنها ژماری کورسەکان وەکو پارەکەی لێ بکرێتەوە ئەوە کێشەی قوتابی هەمووی حەلەبێت. وەکو خوێندکارانی دەڤەی ڕاپەڕین ئەوە بڕیارمانداوە هەبەردەوام دەبی لە خۆپشاندانەکە ئەو خۆپشاندانانی مەژ وەکو ڕەدێک بۆ وەزیری خوێندنی باڵا کاتێکە دەڵێ من جەرگم ژان دەکەم مادام جەرگی ژان دەکا بابێت پشگیری خوێندکاران بکات و کورسەکان کەم کاتەوە وەکو ساڵی پاری لێ بکاتەوە. ئەگە کێشەی دەرەجێ ئەوە کێشەی دەرەزەمان نییەمە. ئێمە تەنها بۆ نەوەکان نهاتین تەنها نەوەکانیان بۆ چاکردین بۆ مەگەر تەنها ئەوان هەڵیانیاوە تەنها ئەوان ماندوو شەو نخۆنیان داوە ئێمەش چاوی خۆمانمان لەسەردانەوە نمری باشمان لە شێک وەرنەگیراون کێشیاوی نمرەکانە دێ بۆ ئێمە چاکەن هەموومان هاتوینەوە هەر بەردەوامی شەبین هەتا بۆمانی چاکەکەن. شارەزانی پەروەردە و بەشێک لە پەرلەمانتارانیش دەڵێن ئامانجی حکومەت لە کەمکردنەوەی کورسی زانکۆ پەیمانگە حکومیەکان ئەوەیە کوردستان بەرەو سیستەمێکی سەرمایهداری ترسناک ئەنگاودەنێت و ئامانجی ئەوەیە قوتابیان ڕووبکەنە زانکۆ تایبەتەکان و بایەخ و ڕۆڵی زانکۆ حکومیەکان کەم بکرێتەوە. لە دوانێکی پێشووتری وەزیری خوێندنی باڵاش بە ئاشکرا دەرخەری ئەو ڕاستیەیە کە وتی زانکۆ حکومیەکان بارگرانیەکی زۆریان بەسەر حکومەتەوە دروست کردووە. ئەمە زۆر زۆرە. کەرتی گشتی کاک دکتۆر کەرتی گشتی زانکۆکانی حکومی بارگرانێکی یەکجار گەوریان سەر حکومەت لە دنیای مۆدێرنە ئەمانە ئەبێ سەرخ بەخۆ بن وەرە جێگەی تر بن ئینشاڵڵا. دەوترێت ئەگەر ئەو پلانە ترسناکە لە حکومەت قبول بکرێت بۆ چەند ساڵی ئایندە پرۆسەی خوێندنی حکومی ڕوبەڕووی گرفتی گەورە دەبێتەوە و هاوشەیی قوتابخانەکان زانکۆ حکومیەکانیش لەوەی کە هەیە زیاتر ڕوبەڕووی پوکانەوە دەبنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام
سلێمانی.